ڕێکەوتی پێنجی ڕەزبەری ساڵی 1364 هەتاوی ستونێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر بەرزایەکانی دەوروبەری ئاوایی قوڵەستێرە لە 10 کیلومتری شاری بانە و لە ڕۆژهەڵاتی ئەم شارە بۆ ماوەی 1 ڕۆژ ئەم دەوروبەرە بوو بە مەیدانی شەڕێکی یەکجار سەخت و خێناوی لە نێوان هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هێزەکانی کۆماری ئیسلامی. هێزەکانی کۆماری ئیسلامی بە ئاگری تۆپ و خۆمپارە و هێلیکۆپتێر شوێنی پێشمەرگەکانی کۆمەڵەیان کوتە، بەڵام ئەم هێرشە و دەیان هێرشی تریان لەم ڕۆژەدا لەگەڵ دیواری پۆڵاینی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕوو بە ڕوو بووەوە و لە ئاکامدا دوژمن بەدانی دەیان کوژرا و بریندار پاشەکشەی کرد و 6 کەسیشی لێ بەدیل گیرا و چەک و تەقەمەنیەکی زۆریش کەوتە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە. بەداخەوە لەم شەڕەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ زارە دانشفەر، هاوڕێ جەماڵ باباییان، هاوڕێ عەبدوڵڵاه مەجیدی و هاوڕێ ئەرسەلان ڕەحیمی جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ زارە دانشفەر ساڵی 1342 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین بۆ ماوەیەک وەک تەشکیلاتی نهێنی لە ناو شاری مەهاباد دڵسۆزانە کاری کرد. پاییزی ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. سەرەتا لە گوردانی سیوێکی بۆکان، پاشان لە گوردانی 24 مەهاباد سازماندرا. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ زارە بێسیمچی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ جەماڵ باباییان ساڵی 1345 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. سەرەتا لە گوردانی سیوێکی بۆکان سازماندرا و پاشان وەکو معاونی دەستا هەڵبژێردرا و نێردرایە ناوچەی بانە. هاوڕێ ئەرسەلان ڕەحیمی لە ئاوایی بنەخوێ سەر بە ناوچەی بانە لەدایک بوو. هاوینی ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی بانە سازماندرا. هاوڕێ عەبدوڵڵاه مەجیدی ساڵی 1345 تاوی لە شاری بانە لەدایک بوو. بەهاری ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی شەشی ڕەزبەری ساڵی 1362 هەتاوی 2 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ جەلال شەریفی و هاوڕێ حەسەن ڕەواز بەهۆی ڕووداوێکی ماشێن لە نیزیک ئاوایی خاتوخاس سەر بە ناوچەی مەهاباد گیانی ئازیزیان لەدەستدا. هاوڕێ جەلال شەریفی ساڵی 1342 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەلال بێسیمچی واحیدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ حەسەن ڕەواز ساڵی 1343 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەم هاوڕێ دڵسۆزە بەرپرسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی شەشی ڕەزبەری ساڵی 1365 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئیبراهیم مەحەممەدی لە مەعموریەتێکی ناوشاری سنە کەوتە بەر هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی و بریندار بوو. پاش 48 ساعات جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیبراهیم مەحەممەدی ناسرا و بە خەلیل ساڵی 1343 تاوی لە شاری سنا لەدایک بوو.
ساڵی 1362 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ خەلیل فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی شەشی ڕازبەری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە نزیک ئاوایی ئەوێ هەنگ لە سەر جادەی سنەمەریوان لەگەڵ بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن کە لە ئاکامی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد سدیق مرادی زەڕ جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد سدیق مرادی زەڕ ساڵی 1337 هەتاوی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1355 هەتاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1361 هەتاوی وەک تەشکیلاتی نێنی کۆمەڵە دەستی کرد بە هەڵسوڕان و چالاکی. ساڵی 1362 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی ئارێز سازماندرا. ڕێکەوتی شەشی ڕازبەری ساڵی 1366 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی کەپەک سەر بە ناوچەی دیواندەرە و ئەم هێرشەی هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەتی پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و هێزی دوژمن بەتوندی تێکشکە. بەداخەوە لەبەر پەرچدانەوەی ئەم هێرشەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێن نەجمەدین ئەڵڵاوێردی پور جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێن نەجمەدین ئەڵڵاوێردی پور ناسراو بە جەماڵ سنەیی ساڵی 1336 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم بوو بە مامۆستای ئاوایی تازاوای سنە. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەم ئەندامە لێهاتووی کۆمەڵە بەرپرسی نظامی و سیاسی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی شەشی ڕازبەری ساڵی 1359 هەتاوی فڕۆکەکانی کۆماری ئیسلامی ئاوایی هەنگەوێ سەر بە ناوچەی پیرانشاریان بۆمباران کرد و لە ئاکامی ئەم کارەی هێزەکانی کۆماری ئیسلامی 14 کەس لە خەڵکی ئەم ئاوایە کە زۆربەیان ژن و منداڵ و خوێندکار بوون گیانیان بەخت کرد کە بریتی بوون لە 3 کەس لە بنەماڵەی ئەحمەدی و چەند منداڵی بنەماڵەی محەممەد زادە و چەند کەسی تری خەڵکی ئەم ئاواییە. ڕێکەوتی حوتی ڕازبەری ساڵی 1370 هەتاوی هاوڕێ فەرهاد فەرەج تێکۆشەری شۆڕەژێری خەڵکی شاری سلێمانی زیندانی سیاسی زیندانەکانی بەعەز هەڵسوڕاوی ماندوونەناسی ڕێکخراوەی بێکارانی شاری سلێمانی و ئەندامی خۆشەویستی کۆمەڵە لەبەر دەرچی ماڵەکەی خۆی لە شاری سلێمانی بەدەستی تیرۆریستانی گروهە ئیسلامیەکانی کوردستانی عێراق شەهید کرا. ڕێکەوتی هەشتی ڕازبەری ساڵی 1359 هەتاوی گەردەنەی گاڕان لە نێوان دوو پایەگای ناوتاق و پردی گاڕان لە ناوچەی مەریوان بوو بە مەیدانی شەڕێکی سەخت لە نێوان هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە پەلی شەهید حوسێن. لەم شەڕەدا هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی خەسارەتێکی قورساتن و دەیان کەسیان لێکوژرا.
بەداخەوە لەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد محەممەدی ناسراو بە حەمەی مەوڵێنان و هاوڕێ عەلی جەلیلەیی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد محەممەدی ناسراو بە حەمەی مەوڵێنان ساڵی 1338 تاوی لە ئاوایی مەوڵێنان سەر بە ناوچەی کۆماسی مەریوان لەدایک بوو. ساڵی 1357 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە و لە شەڕەکانی گاڕانی مەریوان و چەندین شەڕی تر فەرماندەی دەستەی پێسپێردرا بوو. هاوڕێ عەلی جەلیلەیی لە شاری مەریوان لەدایک بوو. ساڵی 1358 تاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی هەشتی ڕەزبەری ساڵی 1361 تاوی بە هۆی تەقینەوەی بۆمبێک لە شەقامی ناسر خوسرەوی تاران هاوڕێ سەلام حەسەنزادە ئەندامی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سەلام حەسەنزادە ساڵی 1342 تاوی لە شاری شنۆ لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی نهێنی کۆمەڵەوە گرت و وەک هەڵسوڕاوێکی سیاسی لە شاری شنۆ درێژەی بە چالاکیدا. ڕێکەوتی نۆی ڕەزبەری ساڵی 1362 هەتاوی هاوڕێ ئەحمەد مەجلیسی و هاوڕێ مەسعود نیعمەتوڵڵاهی دوو شێڕژگێڕ و دوو چالاکی سیاسی چەپی ئێران لە زیندانی ئەوین بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کران. هاوڕێ ئەحمەد مەجلیسی ساڵی 1324 تاوی لە شاری مەلایر لەدایک بوو. ساڵی 1360 تاوی باڕیزەکانی کۆمەڵەوە پەیوەست بوو. خەرمانانی ساڵی 1361 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا. هاوڕێ مەسعود نیعمەتوڵڵاهی ڕێکەوتی دەی ڕەزبەری ساڵی 1362 هەتاوی ئاوایی تازاوە سەر بە ناوچەی سنا بوو بە مەیدانی شەڕێکی قرس لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی شوان. لەم شەڕەدا هێزی دوژمن زەبرێکی کاری لێکەوت و تووشی شکستێکی قورسات. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بەناوی هاوڕێ ئەردەشیر یەسرەبی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەردەشیر یەسرەبی ساڵی 1338 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بەهاری ساڵی 1359 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. فەرماندەی نیزامی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ئەردەشیر بوو. ڕێکەوتی دەی ڕەزبەری ساڵی 1358 تاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە شاری بۆکان کادرێکی لێهاتووی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ متەلیب چابوک تیرباران کرد. هاوڕێ متەلیب چابوک ساڵی 1338 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و هەرەو کاتە پەیوەندی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. بە دوای گیرانەوەی شارەکان بەدەستی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی
هاوڕێ متەلیب لەلایەن کۆمەڵەوە لە بەشی تەشکیلات نهێنی ناو شاری بۆکان سازماندرا. ڕێکەوتی دەی ڕازبەری ساڵی 1350 هەتاوی بە فەرمانی خاڵخاڵی لە شاری مەهاباد 4 کەس بە تاوانی بەشداری لە خۆپیشاندان کەوتنە بەرگولەی هێزەکانی کۆمار ئیسلامی و تیرباران کران کە بریتین لە بەها وجدانی، جەلیل گوڵاندام، ڕەزا ڕەحیمپور و عەلی دادفەر. ئەو 4 کەسە بێتاوانە بوون کە لە ڕێگای ئازادی گەلی کوردستان لە دادگا نمایشیەکانی کۆمار ئیسلامی حکمی مەرجاندرا. ڕێکەوتی دەی ڕازبەری ساڵی 1350 هەتاوی لە ڕۆژنامەی کەیهان 3 هەواڵ بڵاو کرایەوە کە خۆی نیشانەی شکستی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان بوو. یەکەم هەواڵی خۆپیشاندانی خەڵکی شاری سەقز لە دەستپێکی سەری ساڵی تازەی خوێندن دژ بە حزوری هێزە نیزامیەکانی کۆماری ئیسلامی لەم شارە و هەروەها هەواڵێک لەسەر لەناو چوونی تانکێکی هێزەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد بەدەستی هێزی پێشمەرگە و تەقینەوەی دەکەلی مخابراتی ماکۆ و کرماشان و بڕانی پەیوەندی 6 شاری کوردستان. ڕێکەوتی دەی ڕازبەری ساڵی 1360 هەتاوی بە دوای دووهەمین هێرشی نظامی هێزەکانی کۆماری ئیسلامی لە شاری بۆکان دوایین شاری ئازادی کوردستان دوای زیاتر لە ساڵێک لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی داگیر کرایەوە. لەم کاتەدا پێشمەرگەکانی کوردستان بۆ ئەوەی کە خەڵک لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی زەرەری گیانی نەبن شاری بۆکانیان چۆڵ کرد. ڕێکەوتی 11 ڕازبەری ساڵی 1365 هەتاوی لە ئاکامی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات هاوڕێ حەنیفە ڕەزاپور ئەندام و پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە ئاوایی دەرەوەزان سەر بە ناوچەی دیواندەرە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حەنیفە ڕەزاپور ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی ئینچکە سەر بە ناوچەی فەیزوڵڵا بەجی سەقز لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هەڵسوڕانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. پاش ئاشکرابوونی چالاکی نهێنی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و وەکو پزیشکیار بەشداری کرد. ئەم تێکۆشەرەی کۆمەڵە خوشکی هاوڕێی گیانبەخت کرد و مەحموود ڕەزاپور بوو. ڕێکەوتی 11 ڕازبەری ساڵی 1365 هەتاوی کادرێکی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە بە ناوی هاوڕێ سدیق ئارمەند لە شاری تیکاب بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ سدیق ئارمەند ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی کەڵکەجان سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. لە شەڕی 24 ڕۆژەی سنەدا چالاکانە بەشداری کرد و تا ساڵی 1365 هەتاوی درێژەی بە خەباتی سیاسی خۆیدا. بەداخەوە ساڵی 1365 هەتاوی دەستگیر و پاش 17 ڕۆژ مقاومەت لە بەرابەر ئازار و ئەشکەنجەی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری تیکاب تیرباران کرا.